لە هەفتەی سێزدەی خولی پلەیەکی کوردستان بروسێک لەسەر یاریگای پیشەسازی میوانداری بابانی کرد. لە نیوە یەکەم هەردوو کۆمەڵێک دەرفەتی گۆڵیان بۆ ڕەخسا. بابان لەم هێرشە نزیک بوو لە گۆڵ 2 جار ستوم بۆ بەربەست. بروسکیش لەم هێرشە گۆڵپارێزی بابان ڕێگر بوو. هەردوویانە نەیانتوانی بە گۆڵ بگەن و نیوە یەکەم بە بێگۆڵ و بە یەکسانی بە کۆتا هات. لە نیوەی دۆم سەرەتا بابان باشتر دەردەکەوت و چەندین دەرفەتی گۆڵی بۆ ڕەخسا. یاریزانانی تیپەکە وەک پێوی سوودیان لێوەرنەگرت و بە گۆڵ نەگەیشتن. بروسک جڵەوی یاریەکەی گرتەوە دەست و لە چەندین هێرش نزیک بوو بەربەستی یەکسانی بشکێنێت، بەڵام هاوکاری گۆڵپارێز سەرجەم تۆپەکانی لە گۆڵ یانەکەی دوور خستەوە. لا کۆتاییەکانی یاریەکەش بابانی میوان هەوڵی دەدا لا یەکسانی ڕزگاری بێت، بەڵام هەردوو تیپ هاوشێوە یاریەکانی ڕابردویان بە سەرکەوتن نەگەیشتن و بەبێ گۆڵ یەکسان بوون. بەڕاستی یاریەکە یاریی کراوە بوو، فەرسەی باش تێدا بوو هەردوو لامان، فەرسەی زۆر محققمانە بوو، بەڵام لە پێشەوە موفق نەبوون. ئەوش دەگەڕنمە بۆی تقریبان هەژ یاری نەمان برتۆ، یعنی لە ڕووی نەفسیەوە هێرشبەرەکانمان تێک چوونێ، هەنی بەڕاستی فەریقیمە پێویستی بە فەوزەکەی بۆی بتوانین بینەوە ناو جەوی دەوری. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو هەوڵ دەدەین سەبر لەگەر جەوی گەمەکان بگوزین و فەوز بین بۆی لە ڕزبەندەکانی پشتەوە بڕێک بکشینەوە. پاش دوو شکست بەڕاستی هەوڵمانە ئەمڕۆ بە سەرکەوتن و بە سێ خاڵ بگەڕینەوە. بەڕاستی تر تیپی بروسکیش یەکێکەتی بە چاکەکان لە سەحەی خۆشیانە، خاڵە خراپ نییە. کۆمەڵێ فرسە بۆ هەردوولا دروست بوو، سەرەتامان توانی استیغلالی کەم، بەزی تر یاریزانەکان موفق نەبوون. یاریێکی باشیان کرد، لەشیان ساغ بێ، ئەمە لێیان رازین. ئینشەڵڵا بتوانین لە یاریەکانی داهاتووە ئێستاش ئەمەل ماوە و فرسەمانەیە، ئینشەڵڵا بتوانین لە یاریەکانی داهاتووە بگەڕێنەوە سەر ڕێچکەی سەرکەوتن و نزیک بینەوە لە خوری نایب ئینشەڵڵا. بەمەنجامە بابان لە کۆی ئەو 11 یاری ئەنجامی داوە، خاوەنی 14 خاڵە و لە خانەی 12 دەبیندرێت. بروسکیش بە یاریەک زیاتر و خاڵێک کەمتر لە دوای بابانەوە دێت. هەردوو تیپ بە سەرکەوتن شاد نەبوونەوە. بابان دوو یاری ڕابردووی بە شکست تەواو کردبوو، بروسکیش نۆ یاریە تامی سەرکەوتنی نەکردووە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.